خاشپەرستان وا دەزانن بە زیندانکردنی جەستەت بیر و عەقیدەی پیرۆزت دەفەوتێنن، وا دەزانن بە دوورخستنەوەی ئیجباریت کێڵگەی زانست و ئەدەبت دەسووتێنن. خاشپەرستان وا دەزانن گەر لە ماڵ و خێزانت کەن، گەر ئاوارەی شارانت کەن، گەر بێبەش لە ئاو نان و دەرمانت کەن، گەر دوور لە پەڕەی کتێب و قیرائەتی قورئانت کەن، ڕێگەیان بۆ چۆڵ دەکەیت و دەست بەردەدەی لە کاروان، چەکی جیهاد فڕێ ئەدەیت و دوور دەبیتەوە لە مەیدان. خاشپەرستان وا دەزانن گەر بتکوژن، ناوی جوان و یادی بەرزت لەبێر مێژوو دەبەنەوە، تۆڵەی داعوە و بانگەواز و ئامۆژگاریت دەسەننەوە. بەڵام پێیان دەسەلمێنین عەقیدە و بیری پیرۆزت پتر و پتەوتر لە جاران ڕاوەستاوە، کێڵگەی زانست و ئەدەبت گەشاوەتر لە جارانە و نەفەوتاوە. سوێن بەخوا ڕۆژێک دەبینن چەکی دەستت لە شانی ڕۆڵەکانتایە، قەڵەمی پرسۆز و هەستت لە دەستی قوتابیانی وەفادار و سەرڕاست و بە ئیمانتایە. بەڵێن بێناوی ئازیزت لە یادمانە، ڕێگە و ڕێبازی خواناسیت هەمیشە لە بەرچاومانە. بۆ بەدیهێنانی ئامانجی ئیستیخلاف بێقەرارین، بۆ دامەزراندنی دارولئیسلامی نوێ دەستمان لە نێو دەستی یەکە و کۆمەڵکاری.